طبعا هجنا إيروكا من دخواست لسر مجاركي هنكي تاي سلاو رئيس طبعا هجا ببورين دنگ من دمكي نبو نها من دنگ هنكي باشتر كر أصبورم نها دنگ من تي ريدا هنكي بكورتاسي لسر قريزة باكور أصدخوازم باخفم باكور دنابا تقينكي مزندايا باكور دنابا پريشانيكي پرپر مزندايا باكور دشوته چوا دشوته دنافبرا ایدی کوردین کوناو لخوکرنا ناسیونالیست و کوردین گریدای پارادیگما و ریخستنین پکه دا دشوته و اوجي براستي هم انرجيا يعني انرجيا همو اليان و يعني وانا حميان دوستينه وانا ج بروجين دمي دور دخي وانا دخي ناف روشة كده كو بهفدو مجول بون جي هاگر كو بروجيك هبه او بروجه بيگو تو بيشكرن بهفدو مجول كرن قلق جار فايدوي هي لي او بهفدو مجول كرنا بروجيك تدانينا فكر تدانينا روشنبيري تدانينا پريشانتي تدا هي يعني مرov ليدنري اف دمكي دريجه شخوه هي يعني ام حوجناك فقرين دمين بري يعني بريكو سياسة دنافا شرو دنافا جواكي دا هاتبو نافا كريزكي يعني دنافرا سياستها مدنيو سياستها كو باندوري بككي لسر هي يعني سياستها شكداري دا و دنافرا ويكي كو لنافا كردان دا اكتورين قلق جدا هنا لي او اكتور تجارة ناين ديتن اكتورين كو دين ديتن جي يعني شرعي شكداري انجيش خطابة قتارة شورشگيري دكاري وانا بالتفصيلة وانا ام حميان جعل يكي داتين لي ايدي درزو قدبونك لبيفاجوية امرالي دا دركتي هولي لي بريا بيفاجوية جيدا افيك هبو يعني لي بنرن قاوا كو دميرتاش كتا زينداني جارا يكمين باشكرا وبتايبتي جي لسر سوسيال ميديا هنا كرد رابون قلفكي ناسيوناليست خستن سريخو يعني قلفكي نتو برستي ماسكيكي نتو برستي دب ازنابجم او حمو نتو برستن حمو قلفن دبكو هنك فكري وان فكركي نتو برستي بي اما لسرفيكي جي باخفن اللي ددمكي دا بتايبتي جي قافاكو هالبجارتن هبو ودا قافاكو كمال كلجدار اوغلو اردوغان هردو كانديدي هالبجارتن يبون دوي مدا زيدتر اكو دميرتاش كتبو هندر ايدي دوي مدا كريزة كي مزن افابو لسر سوسيال ميديا دا مديد بصدان كس بحزاران كس خويا ديكا كسين بيكار بي ايش كو 24 ساعات بتايبتي جي لسر اكس تويتر بريدا ايدي بردوام ببكيكيرا شار دكرن و او جيل بهالبجارتن يرا داوي لهات يعني بيدنجي لهات كرن وقالك جوانا لمتروبولين تركيا دا دجيان يعني افيك بستريخو قمانا ليه نها اف كريز زيدتر لدياسبورا دا هي يعني لنا لهندور دا هم آلي جري بكيكي هم كسين كنا آلي جري بكيكي نزيدت تشتكي وسا أزنابين ليه لدرفة دا يعني دياسبوريا بكيكي ودياسبوريا كردين نتو برست دناف براوان دا ايدي توليد نري براستيجي انرجيكي مزن تي خرج كرن او انرجي جبويتشيا ام هيجي نزانن يعني من الملاني كي بمعنى
دەناوبەرە دەوڵەت خوازان قاش و دەوڵەت خوازان و لە هەمبەری قاشۆک و دەوڵەتێ ناخوازن بەریا هەر تشتی یعنی مرۆڤ گەرەک لێ بنەڕێ ئەو هەردوو ئالیژی یەک چوا یەکن یعنی دەناوە پەکێکێداژی هێژی مرۆڤ نەکاری بێژە لەسەر بنگەها تیۆری لەسەر بنگەها فەلسەفی تێگەشتنێکی کوور هەیە کو مرۆڤ ژغێنی دەوڵەتێ چ بخوازە بەڕاستیژی ئەس بەخۆ دەوێ مەسلەیدا مکرم یەک یا دووەمین بەحسە تیۆریان ئۆجەلان تێکردن تەمام سەر و سەرچاوان دەوە تیۆریانەدا هەنێک تشتێن خۆش هەنێک تشتێن دیرۆکی هەنێک تشتێن باش هەنە لێگەل و تیۆریان ئۆجەلان تیۆریەکی مستەقیڕە تیۆریەکی مستەقر نینە چوا تیۆریەکی مستەقر نین لە گۆڕی من ئەو تیۆری لە گۆری کۆنژەکتۆران تێن ئاواکردن یعنی چوا ڕاستە یعنی دەمەسلەیە دەوڵەتێدا ڕاستە ئۆجەلان بەرێدا لە ساڵە یعنی ژنەوەت و سێ و نەوەت و چارێڤە گوتارە دەوڵەت لە دەوێ ئۆجەلان دەرنەکەتیە یعنی ئەس ئللا سەرخۆبوونە دەخوازم تشتێکی دنێ ناخوازم ژغێنی تشتێکی ناخوازم دەرنەکەتیە لێ گوتارە ناسیۆنالیزمێژی نەهاویت بوو بە تەمامەتی گەلۆ نەها ئەو گوتار هاویتی ئالیەکی بەرەڤژی وێ گوتارێکی دنێ مینە کۆنفدرالیزمە دیموکراتی تشتێن و ئاواکردن ئەس بەخۆ پێ باوەڕ ناکەم دلیلێ من ئارگومنتێ من ji bo vêyekê çine ji bo vêyekê argument ew e ku ev dibe 2 sal pêvajo berdewam dike gelo ji devê endamekî PKK berpirsyarekî PKK peyva konfederalîzma demokratîk we bîst we nebîstiye çi pê hat ew çûkû ev sentera îdeolojiya PKK bû newsa ev jî çûkû yani li gorî konjektûran ocalan dikare هەنێک هەڤۆکان هەنێک پەیڤان هەنێک تێگەهان لە هەفتوو گرێ بدا و دکارێژێ وانە لە هەفتوو گرێنەدا ئانجی تشتێکی دنێ ئاوا بکە ئەv یەک یا دنێ یعنی ئەو کوردێن کو لە دیاسپۆرە دژین بەریا هەر تشتی وەکو هەموو دیاسپۆرەیان ئەرمەنی یەهودی دیاسپۆرەیان دنێ یعنی دەناوە پرزگەکێکی سایکۆلۆژیک پرۆبلەماتیک پڕ مەزن دانا ئەو ژی ئەوە تشتێکی نۆرمالە ئاساییە کو مرۆڤک ناسیۆنالیز بێ مەزهەبچی بێ و لە دیاسپۆرا بژێ و تونڕەو نەبە تو لێت نەڕێ لە مێردینێ نەوسایە لە مێردینێ کوردێن مێردینێژی کوردستانی بوونێ دەخوازن و نەبوونە خیتابە کوردستانی بوونێ دەناوە vê pêvajoyê denavbera îmralî û dewletê de wek kemasyekê dibînin lê weqasî jî şev û roj rabe ser li taq û dîwaran bixê êdî her tiştekî reş bike ji xêynî dewletê em tiştekî dinê naxwazin nake yani dizane ku dewlet îroke çê nabe be kurtasî kesekî ku dewletê jî ava bike nîne يعني حتى كو كسين كون نتوبرست كو ام بيجن جيرا طابعا بآفايك راست وراست بجي انجي بآفايك نراست راست بي از باشكرا بحث خطا بارزاني دكم خطا بارزاني جي ايرو دولة نخواسه يعني بارزاني چند جاران گوتیا ما ريفراندوم لو ما تشكر جبوي كو تعامل بغداي بمرا خراب بون ويدمي يعني بتشتكي ببرنسيب نينا دەوێ یعنی ئەف تەبکیە کارڤەدانە نەوسە نەها ئیرۆ مەسەلەن بازرگانە نێزی پەدەکێ بازرگانیەکی پڕپڕ مەزن لە بەغدایە دکەن ئیدی دەمەکی بە شیعیان ڕ ئیتفاق دەکەن دەمەکی بە سونیان ڕ ئیتفاق دەکەن نەوسە لەوێ دەرێدا تشتێکی گوتارێکی کو سەدی سەد بێژە ئەس دەوڵەت دەخوازم دەناوە تو پارتیاندا نینە دەناواناداژی نینە یا دنێژی ئینسانێک دەوڵەت بخوازە بەڕاستی لە گۆڕی من گەرەک لە دیاسپۆرە هەرنەژی گاواکو من دەوڵەت دەخواست ئەس گەنجێکی پڕ بچووک بووم ئەس هەرزەکارژی بووم ڕاستی ببێژم خوێنگەرم بووم ئەس چوم چییە و چەند جارژی بریندار بووم ji بۆی دەوڵەتێ حازر بووم ژەوەی مرنێژی و من تشتێک نەدەخواست
لێ ئەی ئیرۆ ئەز لە ئەوروپای دژین بەڕاستی ژمڕە دەبە دووڕوویی هەگەر کو دەولەتێ بخوازم ji بۆی ku لە ئەوروپا دەولەت چێ نابە یا دنێژی هەردوو ئالی نەها تشتێکی ku هەری مەزن بەرچاو دەرباز ناکەن نەها لەوێ درێدا پێواژوەیەکیە بەریا vê pêvajoyê asîmlasyon hebûne û asîmlasyon karê xwe kiriye 100 sala karê xwe baş kiriye hem Kurdê nasyonalîst hem Kurdê PKKlî asîmlasyon de praktîkê de qebûl kirin her du alî jî li malê bi Tirkî diaxivin her du alî jî li çayexanê bi Tirkî diaxivin her du alî jî li tewalîtê û li hemamê de bi Tirkî stranan dibêjin her du alî jî di rastî de dibêjin em nekarin xwe îfade bikin li bin navê em nekarin xwe îfade bikin an jî hinek mesajê me giring hene ji bo cîlên Kurdan ku Kurdî baş fam nakin her du alî jî berastî şerm dikin bi Kurdî biaxivin xwe biçûk dibîn di rewşekî wisa de ku berê asîmlasyon hebû niha jî asîmlasyonekî dinê tê ferezkirin û her du alî jî musa'îdin ji bo vê asîmlasyonê di rewşekî wisa de ne PKK dikare dewletê ava bike û ne dixwaze jî ne Kurdên ku dixwazin dewlet ava bibe dikarin tiştekî bikin nekarin dewlet ava bikin tamam devê derê de tiştê ku herî zêde li gor min pêwîst e meseleya kultûr e ez her car behsî vêyekê dikim li ciyekî de ku civak di navbera îdeolojiyê de hepz bû li wê derê de kultûr pêş nakeve li wê derê de ziman pêş nakeve li wê derê de sînema û tîyatro û roman pêş nakeve heger ku pêş keve jî bi zimanê Tirkî dibe an jî li xizmeta Tirkiye dibe li xizmeta vê civakê nabe ji bo çi ji bo ku îdeolojî her du alî jî îdeolojîk in niha Kurdên netewperist dibêjin PKK îdeolojîk e ew nizanin netewperistî bi xwe îdeolojiyekî herî mezin e û îdeolojiyekî herî hesas e jî îdeolojiyeke mîna mezhebçîtiyê jî mirovan dikare qufil bike îdeolojî mirovan fêr nake ku tu fêr bibî ku tu bifikirî îdeolojî mirovan li qalib dixe çawa li qalib dixe îdeolojî tenê dikare te fêr bike ku tu çawa însan dunya kategorîze bike filane kes kapîtalîst e filane kes proletâr e filane kes faşîst e netewperist e dijminê me ye filane kes dosta welat parêze dostê me ye di her du aliyan de jî natemamî hene tu lê dinêrî di nava îdeolojiya PKK de ku dibêje filane kes dosta welat parêzê me ye sextekarê pir mezin ava dibin di navbera kesên ku dibêjin em dewletê dixwazin filane serok filane kes dewlet dixwaze gerek her kes wî wek mînek werbigire ew kes di dîrokê de û niha jî de tucarekî herî mezin e bi ereban re bi Tirkan re tu lê dinêrî loma jî di warê îdeolojîk mirov li meseleyan binêrê wisa dikeve nav sextekariyekî ji bo ku tu nekarî dunyayê bibînî îdeolojî tenê alîkariye te dike ku dunyayê kategorîze bike kategorîzeye baş û xirab dostê me dijminê me reş an jî spî denev yanî tiştekî dinê nabe niha wê çend roj beriya niha min Kurdek bîst li Suleymaniyê got ez herî zêde herî kesê ku zêde pirtûkan dixwînî ez û ez berastî jî nizanim çima fêr nabim min got ji bo ku pertûk xwîndin te fêr nake tu nekarî li xwîndinê fêr bibe mirov dikare destpêkê de paşxanekî wê hebe dunyabîniyekî wê hebe îdeolojî çi ye û kîjan îdeolojî li ku dikare li pêşiya fêrbûna min bibe asteng li ku nekare bibe asteng û kîjan çavkaniyên pertûk an jî çavkanî bixwînim kîjan baş e ji bo xwîndinê û wê çawa bixwînim heger ku tu wisa nekeyî tu nekarî tu rojê hezar pertûk jî bixwînî tu nekarî fêr bibî carekî berê êdî em li qehweyekî rûniştibûn kesekî pir
لگۆڕی من پڕ زاناژی لێ کێم داخفە ئەوژی کە لە کێمە ڕوونیشتە بوو هەواڵێکی دنێ ئیدی پێراکەتە گوتوبێژێ گوت تو نزانی ئەس دزانم ji bo ku ez şev û roj herî kêm 10 saetan guhdarî nûçeyan dikim. Ew jî gotê madem ku tu 10 saetan guhdarî nûçeyan dikey wê demê tu 10 saetan ehmeqtiyê dikî. Mirov 10 saetan guhdarî nûçeyan bike ehmeq. Mirov guhdarî nûçe bike û ew nûçe çawa guhdar dikey divê derê de hunerek pêwîst e. Kîja nûçe guhdar dikey divê derê de hunerek pêwîst e. Ew pir giring e. Loma jî tu lê dinêrê her du alî bi îdeolojiya xwe, bi edebiyatê xwe, bi rîtorîka xwe tu lê dinêrê civaka Bakur bi temametî li mijûlkirina û xistina nava qrîzekî pir mezin ku divê qrîzê de tu lê dinêrê berastî jî berastî pêşketinek ava nabe divê derê de berastî tu lê dinêrê qrîzekî pir mezin heye ev yek dişê dikare û wê civakê di nava qutîkekî de asê bike ku nekare be di demê pêş de serê xwe derxet û ku nekare be demê pêş de êdî rêkekê pêşiya xwe bibîne. Niha em lê dinêrin gutara PKK ku jinuşkî ve êdî li ser tiştekî baz daye û hatiye nava gutarekî dinê û li vê gutarê de meseleya dewlet ji xwe ez behs nakim yani dewlet şert û mercê wî tune ye. Yek û behsê dewletê dikin îro popülîst in. Çû xelas çû popülîst e tu çima behsê dewletê dikey madem ku tu nekarî dewletê ava bikey yani tu çima behs dikey madem ku tu hatî li Ewropa dijî tu çima behs dikey tu ji bo vê dewletê çi dikey ji bo dewletê qurbanîdan pêwîst e tu amadeyî qurbaniye bidî ne tu qurbaniye nadê tu tenê li ser sosyal medyayê pitpitê dikey û li gorî xwe hinek tîyoriyan dînî dixwînî hinek tiştan derdixê pêş lê hinek tiştan jî dernaxê pêş hinek tiştan jî naxwazî derxê pêş divê derê de pirsgirêkekî pir mezin heye. Di heman demê de aliyên PKK ku çend salin êdî bi netewperistiyê rahatine netewperistiyekî popülîzmekî çepger êdî netewperist îdeolog wek min got di nava îdeologiyê de jî însan fêr nabin. Niha du kesê wan nîne di nav de Duran jî ku li ser întegrasyon axift yani bexwe jî nezanîbû çi dibêje. Bexwe jî nezanîbû li ser întegrasyonê çi dibêje yani întegrasyona Ocala ku di pêvajiyê de tê behs kirin. Nekarîbû. Yani kadroyekî wî nîne ku bikaribe vê pêvajiyê ne fam bike û ne ji millet re bidê fam kirin. Heta ji alîgirê xwe bidê fam kirin. Nekarî bidê fam kirin. Ya dinê jî meseleyekî dinê heye dewarê sosyal de awtorîteya PKK nemaye. Awtorîteya PKK berê çi bû em şoreşgerin çek destê me daye em şer dikin yek û li hemberî me biaxive yek û alîkariya me neke yek û pere nedê me yek û newê me şê ev hîç e pûç e tirsinok e direve ne tiştek e û ê ku devê xwe jî veke mît e. Niha ev yek nemaye. Duh kurkekî Kerkûkî telefonê min kirt doktor jî li Swîs camê re li Swîs çend sala doktor e umrê wî jî heye temenê wî jî heye yew got alîkariya min bikim min got çi bûye yew got hevalê PKK keçika min revandine keçika min venagirê mêjiyê wî xira kirine bi femînîzm û memînîzmê û pir dixwazim vê keçikê vegerînim sala wî dawiyê ya xwîndinê bû li nava zanîngehê derxistine û birine ciyekî ez nizanim li ku ye min wane pir tengav kirin û min berpirsyarê wan tengav kirin min wane tehdît kirin bi polîs re piştre keçika min û keçikekî dinê hatin li deriyê malê xistin û min jî gote keçika xwe tu were hundir ew keçika dinê betirayê bila nevê hundir qebûl nekirim her du alî. Ê min jî got temam ez ê
سر جم پۆلیس ئەزێ هەڕم شکایەت بکەم پۆلیسی کریمینال ژبێک ئەو کارێک و هون دکەن کریمینال تو کەچکان منی ئەس نزانم تو لە کو دژی ئەس نزانم تو چ دکەی ئەس نزانم چ کار بەتە دەنکردن ئەس چۆ ویکاری قبول بکەم ئەس دەچم جم پۆلیس گۆ کەچکا من ژمڕا گوت یەوە باوە تو چما ئەوسا دکەی تو خزمەتی میتێ دکەی گۆ ئێمە گۆ تەچ ژێرا گۆ منژی گو یا چه خزمەتی میتێ دکەم هون بە میتێ ڕداخ کار دکەن هون بە دەوڵەتە تورکیا و ئاشتی کریە یعنی میتێ چ لەوێ دەرێدا ئەس کەسی تاوانبار ناکەم نا ئەو جامێر میتە نە کەچکاوی میتە هەواڵی کەچکاویژی میتە ئەس گوتنەکی وسە بێمعنایەش خۆ دە سیاسەتێدا یعنی سیاسەتە کوردیدەش خوا حازرە ji بۆی بێ گوتنێن حازر یعنی هەر کەسێک بەدلێوی نەبوو بکێ جاش بکێ میت بکێ پەدەکار بکێ پەکەکار دداوێداژی هەموو یەکن وانە لێ ئەس دخوازم چ بێژم ئەو سۆسیال ئەوتۆریتە نەمایە ئەو ئەوتۆریتە کوونەما تو لێ دنەری بە جارێکیدا ئیدی هەر تشتێک خرا دەبە دەداویەدا مەجبور دەبینن جەمیل بایقەکی بینن سەر تەلەڤیزیۆنێ ئیدی ئەو بێژە یەو لەسەر سۆسیال میدیایە هونمە پڕ حەسز دکەن ڕاست لەسەر سۆسیال میدیایە ئەو دکارن و پڕ حەسز بکەن ji بۆی و لەسەر سۆسیال میدیای ئینسانێ بێکار گەلک ئینسانێ بێکارن تۆ هەگەر مەساژێکی بنویسی تویتێکی بنویسی ئەو دێ سەدی بنویسی زمانەوی گەلەکە کارێوی نینەیدی دنویسی یانی ئەو ڕاستە لێ چما و وسا بوو ji بۆی و ئەوتۆریتەیەکی وی فکری نەبوو ئەوتۆریتەیەکی وی جڤاکی نەبوو ئەوتۆریتەیەکی وە تەکلیەکی وە بە جڤاکی ڕانەبوو هۆن 40 ساڵە لەسەر بنگەها شۆڕش گێری ئەم شۆڕشێ دکن چەک دەستێ مەدایە ئێک و بەمەڕانە بە حیزب الله میتە قەدە پێ و داویێژی وسا دەرنەکەت تشتێن وسا تو لێ دنەڕێ تو بخوازی نەخوازی ڤاڵاتیەکی مەزن ئاوا دکە هەنێک کەس دەخوازن vê ڤاڵاتیە تژە بکەن چاوا تژە دکەن وەڵا بەحسا نەتەوەپەرستیە دکەن دووسێ تیۆریان تینن ئەو تیۆریانژی هەڵ دبژێرن یعنی پرزگریەک ئەوە کو تو تەکیلیاوی بە پرزگرێکە کوردڕا نینە لۆماژی ئیدی تو لێ دنەرێ دەوێ ناوبەرێدا وەک مەگۆ تشتێک و پێش ناکەوێت چییە ڕەوشەنبیریە تشتێک و نەها لە باکووردا پێش ناکەوێت ڕەوشەنبیریە هەنێک کەس هەنە بەڕاستی ڕەوشەنبیری پڕ مەزنن پڕ بە نرخن ئەوژی نەوێرن بە ئاشکرا لەسەر vê مژارێ باخفن حتا من گەلک جوانە داوەتی vê پرۆگرامیکردنە بە ئاشکرا دەبێژن ئەم نەوێرن هەردوو ئالی دێ لەمە بخەن بلا یەک ئالی لەمە بخە یەک ئالی پاراستنە مە بکە هێژی باشترە هەرچە قاسی ئەو کەماسێکی پڕ مەزنە کەسێکی وسا بفکرێ ئەو نەڕۆشنبیرە ڕەوشنبیر گەرەک لە تەخوینێ نەترسێ کیتە تەخوین دکا کی دەبێژێت تو خائینی کی دەبێژێت تو میتی کی دەبێژە نزانم چە ئەو گوتنێن ڤاڵانە یانی شخوا دەناوبەرە پەکێکێدا بەرێ خەڵکێ باشوور ئیدی پڕانی گاواک و دەوێ خۆڤەدیکردن بەوی دەهاتن تاوانبارکردن و ئەو لە بن باندۆرە شخصیەتە پەدێکێدانە لێ دنەڕێ باندۆرە شخصیەتە پەدێکێت تشتێکی پڕ زێڕینە ji بوویوە هەڤاڵێکی من هەیە لە ناوە یەکێتیەدایە گۆبەریە چەند مەهان ji min xwastin ku ez konferansekî ava bikim min konferansek ava kir ew heval berê di nava pekekê bûye piştre çûye nav yekêtiye xelkî Sulêmaniye heqî wî ye çi nav yekêtiye got yekêtî ji min ra got hevalan xwastiye ku em konferansekî ji wan re ava bikin me konferans got min jî sê şev û sê rojan ez neçûm malê من ساڵۆنێ کۆنفرانسێ و داوەتنامە و بڵاوۆک و حازرتی و تەکنیک و هەر تشتەی و خواردنای و هەر تشتەی من حازر کرد سێ شەو و سێ ڕۆژان ئەز نەڕازم گۆ هەری داویە ئیدی جلێکی پیس بەرمندان بوو قڕێژ بێن ji min دەهات گۆ بەوی ڕەنگی ئەز لە هوندر بووم من کورسی هەنێکی زێدە دکردن لە ناوە ساڵۆنێدا دەگۆ وەفدێکی هەواڵان کەتە هوندر ئەو وەفدەی هەواڵان ئەز دیتم دین بوون
از دیتم دین بوون یۆم گۆ چما گۆ وەڵڵا من ئەژی نزانم ئەژ ژڤان قوت بوومە من تشتێک نەکردی حتا نەها ێ باشە چما هون ji بۆی دل بخوین دین نابن یعنی دەوێت دەرێدا پرزگرێکێک هەیە دەوێت دەرێدا ینی خۆ بچووک دیتن ji بۆی چینن ژۆر یعنی تۆ ڕەڤۆکەکی بی گرێدایە گرێدایە پەدەکێبی جوودایە ڕەڤۆکەک بی و گرێدایە چینن ناوە ڕاست بێ یەکێتی بێ جوداترا و ڕەڤۆکەک بی گرێدایە تو چینان نەبێ لە بەرچاوێواندا هێژی قیمەتەتە هێژی کێمترە ئەف پرزگرێکن پڕ مەزنە و حتا کوپەکەکە ژڤان پرزگرێکاندا خلاص نەبە ڕزگار نەبە بەڕاستی دەوێت پێواژوێدا زەرەرێکی پڕ مەزن بدێ کوردێن باکوور و ئەزێ کۆمی سەر هەفتوو بکەم تشتێن هەری ئەساس دەوێ دەمێدا کووتو نەکارێ دەولەتی ئاوا بکە کۆنژکتورە ناودەولەتی ڕێکێنادا کووتو ئیدی دەولەتی ئاوا بکە ستاتویەکی تەیمینە دەولەتی ئەنژی نێزیکی دەولەتی هەبە مینە کۆنفدرالی و تشتێن وسا هەوڵ بدە دەوێ پێواژوێدا دەنگی خۆ بلند بکە و هەنێکی زەخت لەسەر هەردوو ئالیان بکە کو ئەو مەسەلە دەدەمێ پێشدا دەوارەی دەستوریدا مەسەلەی کوردستانی ببینێ لێ مەسەلەیە کوردستانی ببینێ ئەڤ نایە وێ واتایەک و حکووت و لە بناوێ نەتەوەپەرستیە هەر تشتێکی سابۆتە بکەی هەر تشتێکی سابۆتە بکەی نا پێویست ناکە ji بۆی کو gelek netewh hebûn ew tişt sabota kirin zirir kirin yek ji wan e Kurdê Îranê piştî Komara Kurdistanê berdewam li bin navê netewperstiye Kurdperweriye pêşmergê me bila cuda hebin partiyên me cuda hebin çiyayên me hebin êdî bi wê rengî li sîstemê derketin ezerî wek me wekî Kurdan ew jî komarekî wan hebû kelekî Komara Mehabatê Komara Azerbaycan hebû komarê xwe xira kirin و سۆزدان گوتن ئەم جارێکردن بێعقلیکی وسا ناکەن ئەم پێشمەرگێن ئەزەریە تورکی ئاوا ناکەن ئەم ستاتوی ئەزەرەیەک ئەزەریە تورکی ئەم ئاوا ناکەن و ئەم نەتەوەپەرستێکی بێمەعنا و ڤاڵاژی ناکەن ئەم دەبێژن ئەم ئیرانینە و ئەم هەمی ئیرانی دکن یەخۆ هەموو ئیران نەهاکردنا یەخۆ ئارتێشە ئیرانێکیە ئەزەرینە سەرۆکی ڕوحانیکیە ئەزەریە سەرۆک کۆمارکیە دیسە ئەزەریە و چیش بخوازن نەها دەکارن لە پەرلەمانتۆیە بکەن یەک ژوانە و ئەزەریەک ji کۆمارە کوردستانی بە حتا نەها کو بەحسە تشتێکی نەکردنە تشتێکی نەتەوی نەکردنە لە ماڵا خۆدا یەک ئەزەری و هون دەبینن بە فارسی باخفە بە قاسێک و فارسیاوان مینە بولبولانە یەک ئەزەری تو دەبین لە ماڵا خۆ بە فارسی باخفی ئێنەها کوردێ نەتەوە پەرست یەن پەکێکێ و یە ساخچی یە سۆڵچی یە چەپگەڕ و یە ڕاستگەڕ ئێدی هەردووژی بە زمانی تورکیرە کەتنە ناوە ئەدەبیاتێکی پڕپڕڤاڵە و تەقلیدێ تورکان دەکەن مەسەلەن ئوڵوز بیلینجی دەبێژن ئەس جارە یەکێمین لە ئەوڕۆپایە کەتم ناوە خوێندنێ پرۆفیسۆرێ من لە دەرسی سیاسیدا لەسەر نەتەو تشتە گوت گۆ نەتەو دەداویێدا دبە ئۆل دبە دین و لۆماژی لە ئەوڕۆپایە بەرێ دگۆتن ئوڵوز بیلینجی لە فاشیزمە ئیتالیدا فاشیزمە نازیدا و نەها ئەو یەک تەنێ دەناوە تورکاندا هەیە و دەناوە کوردێ نەتەو پەرستدا هەیە دوو لێت نەڕی نەتەو پەرستیامە ئەف دلیلەکە کو نەتەو پەرستیامە لە حەمێزە ئیتحاد التەڕاقی دەرکەتیە و ئیتحاد التەڕاقیش ji ku دەرکەتیە ناسیۆنالیزمە تورکی شخوا شکو دەرکەتیە hûnê baştir dizanin lomajî Kurdistanî be lê Kurdistaniyekî çawa dibî henekî Kurdistaniyekî li derve reaksiyona diaspora li derve reaksiyona psikolojiya diaspora ku psikolojiyekî pir xirab e carekî çûye hatiye Ewropayê çûye mektebê li mektebê de êdî mamosta jê pirsiya tu ji ku yî ew ji rabûye gotiye ez ji Kurdistanê me
عربك جي كلكي والرعدبة يو دبيج هفال كا كردستان هي ما دولتك هي بنابي كردستان نين لسا خريتي كاورن شانين بد التنية ويدما إديد بويا فاشيست شيا عربك لور عربك دياسبورا قوتيا كردستان لسا خريتي تنية راست او كارفدانا عربجي كارفدانا دياسبورايا لكارفدانا تجي كارفدانا دياسبورايا او بيورنجي دخوازه دولت بخوازه لو ماجي سبي هالبجاردنك شبابه هون شقاسي دنگانتينن دم بارتي شقاسي دنگانتيني تديد نريديسا دم بارتي دنگانتين شما ديسا جبويكو او كردي كولا مارديني او جي وقت كردستاني بونه دخوازه و او جي دبيني دناوا خطابا او جلاندا يانا ها كردستاني بون كيما دمي بيش چه بچنا با اف تكتيكا استراتيجيكا ام صديسات نزانا بنجي دخوازه با آوائيكي دنه جبوي كاربكا تو جي لدربتني قيرا دكي لي او دخوازه كردستاني بونكي بكي بشرتكي كو مسألة سابوتاج نكا ده سالا 1991 كردي باشور إيدي قافكو لإيراني فقريان لإيراني شخوة كاركيوان نبو يعني هذا 300-400 بيشمرقة بابون باكتي جغاريان دفروشتن إيدي هنا كانجي كاري سيفرنيني ذكرت يعني دشنا لإيراني دا سيف برن دشنا باخشي سيفان سيف درنين وببريكي كم بيورنجي دجين جنوشكي وأمريكا دري بيشيوان فكر هاتن كردستاني وهاتن كردستاني دسبيكي دا إيدي رابون هرشي بلدوزر وتراكتور دولته وحكومته هابون حمي فروتن إيراني تبيرا من جينجك لمحلية ما لهم بريوان رابو يوقو عيبه هون شما وصادق إدي جامير قوت ما عم صالة تشك دار يجبو يكيدك حتى نها وخواريا نها وشون أمي بخون وصابر سيفت إدي ويدمي هنك سركردي كردان شو دقوتن يو دقوتن خوزيا جبوي دو حلبچه دني حلبچيك هبو 8,000 کەس کوشتن دەگۆ هەگەر 2 حەلەبچێ دنێ هەبوونایە ئەمێ زێتر زەنگین بوونایە سلااو ڕێز دام باش شوارە